بینیمان لافاو چکارە ساتێکی بەسەر قەزای چەمچەماڵ و تەکیە و شۆڕش هێنا بەداخەوە زۆرێک لە خوێندنگەکانیش بەهۆی لافاوە زیانی زۆریان بەرکەوتووە هەم لە کەرەستە و ئەوەی هەموو پێداویستیانین کە لە نێو خوێندنگەکانە هەن ئاگدارین کە تاقیکردنەوەکانی ئەوان دواکەوتون بۆ دوای ساڵی سەری ساڵاتە ساڵی تازە دەست پێکەنەوان لەداکردنەوەکان بەڵام زانین هەر بەگشتی ئاستی خزمەت گوزارەکان و پێداچوونەوە بە خوێندنگاکان و نۆژەنکردنەوە ڕەوشی خوێندن لە هەندێک خوێندنگە ئاسایی بۆتەوە نەبووتەوە پێنەرمان ئاسانجلال لە چەمچەماڵەوە لەگەڵماندا ئاسان بەیانیت باش سلااوت لەبێت بەگشتی خوێندنگەکان دەستیان کردەوە بە داوامی ئاسایی خۆیان باڵە ئاریلانە بەیانیتان باش هیوادارم باش و تەندروست بوون من ئێستا لە نێو بینایی پەروەردەی چەمچەماڵم ئەمەوێ باز لە ڕەوشی پەروەردەی قەزای چەمچەماڵ بکەم دوای ئەوەی کە ئەو لافاوەی قەزای چەمچەماڵ ڕوویدا بۆی بارینی ڕێژێکی زۆر لە باران و کۆبوونەوەی ئاو لە زۆربەی گەڕک و شەقامەکانی نێو قەزای چەمچەماڵ هەڵبەتە بەشی پەروەردەش بێبەش نەبوو لەو زیانانە زۆرێک لە خوێندنگاکانی نێو قەزای چەمچەماڵ ئاو چووە نێو بیناکانەوە و لە ئێستادا خوێندن لە نێو قەزای چەمچەماڵ ئەمێ بازدەوکەم کە بە تەواوەتی ڕاگیراوە لە نێو قەزای چەمچەماڵ و خوێندکاران ئیزنراون لە ماڵەوەن و تاکو ئێستا خوێندن لە نێو خوێندنگاکان دەستی پێ نەکردوێتەوە بەڵام وەکو لە گەشتەکانی دیکەی هەواڵ و باسمان کردووە لە چاوی کامێرەکانی کورسات نیوزەوەکە هەڵمەتەکانی پاکردنەوە لە نێو قەزای چەمچەماڵ بەردەوامی هەیە و هەروەها هاوکاریەکان بە بەردەوامی دەگەێنرێن باوڵاتیانی نێو قەزای چەمچەماڵ و دوای بڕیارەکەی قوبات تاالبانی جەگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پاکردنەوە ئەتوانی بڵین لە سەدا نەوەتی نێو قەزای چەمچەماڵ بە تەواوەتی پاک بووەتەوە و ژیان ئاسایی بۆتەوە لە نێو قەزای چەمچەماڵ بەڵام بەنسبەت کەتی پەروەردەوەکە مەبەستمانە ئێستا قسەی لەسەر بکەین ئەوەیەکە لە ئێستا دەوام لە نێو پەروەردەی چەمچەماڵ وەستاوە واتە مەکتەبەکانە مویان وەستاون و وا بڕیارە لە ساڵی نوێ و لە مانگی یەکدا داوام دەست پێ بکاتەوە مەبەستم خوێندنی خوێندکاران دەست پێ بکاتەوە من بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەری یەکەمی پەروەردەی چەمچەماڵ واتە سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی چەمچەماڵ میوانمە و ئەمێ پرسیاری ئەوەی لەکەم ئاەکەی خوێندن دەست پێ دەکاتەوە ڕەوشی قوتابخانەکان ئێستا لە چیرایە ئاەکەی خوێندن دەست پێ دەکاتەوە بە نسبەت تاقیکردنەوەکانیشکەی تاقیکردنەوەکان ئەنجام دەدرێت بۆ ئەم مەبەستا میوانێکمەوەسا قاسمە گەربێتە ئێرە سپاس دەکەم سلااوت لێبێ و بەیانی و باش ئەمەوێ باسی ڕەوشی پەروەردەمان بۆ بکەیت ئێستا لە قەزای چەمچەماڵ ڕەوشی پەروەردە چۆنە وەکەی خوێندن دەست پێ دەکاتەوە زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بەڕاستی دوای ئەو ڕووداوی لافاوەی کە ڕووی کرد لە چەمچەماڵ خوێندنگاکانمان و ماڵەکان بەڕاستی ئاوی تێچوو و تووشی ئەم لافا و ئەم زیانە بوونە بەڕاستی خوێندن ڕاگیرا لە چەمچەماڵ تاقیکردنەوەکان شوا بڕیار بوو 15 بەپێی ساڵنامەی وەزارەت کە بکرێ بەڵام تاقیکردنەوەکان دواخرا ئێستا تاقیکردنەوەکانمان دواخراوە بۆ 11 2026 دەست پێکاتەوە پشۆکەی ئێستا هەتا 24 پشووە بۆی قوتابیەکانمان ئەوانی کە زیانیان بەرکەوتووە ئەوانی لافایان بەرکەوتووە ئەوانی کتێبیان نەماوە بۆی کتێبیان بدەینێ جانتاکانیان بۆ بدانینەوە بیان دەینێ بەڕاستی هاوکاریان پێ قوتابخانەکان ئەوانی کە ئاوی تێچووە پاکی بکرێتەوە لەو لافاوەی کە هاتووە زۆر باشە باڵمۆستا مەبەستمە پرسیاری ئەوەت لێ بکەم کە وەکو تۆ ئاماژەت پێکرد خوێندن ینی بۆ ینی جارێک خوێندن دەست پێ ناکاتەوە ئایا ئەمێ پرسیاری ئەوەت لێکەم چەند خوێندنگا لە نێو قەزای چەمچەماڵ زیانی بەرکەوتووە ئەو خوێندنگانی کە زۆر بەریان کەوتووە زیاد لە دە خوێندنگایە ئەوەی کە زیانی بەرکەوتووە بەڕاستی بە تایبەتی لە ناحەی تەچێ قوتابخانەی قەندیل زۆر زەرمەند بووە بەردە قارەمان لە شۆڕش هەمان بۆ ئامادەی شێخ ڕەزا بەریکەوتووە لە چەمچەماڵ ئامادەی نوێگەری پەیمانگای هونەرە جوانەکان بە ماڵی هاوکاران یعنی قوتابخانەیەکی زۆر ئاوی تێچووە و زەرمەند بووە جگە لەوەش یعنی ئەمە ڕاستە قوتابخانەکان کەمتر زیانەت مەرکۆ بەڵام ئەو ماڵانەی کە بەری کەوتووە هەر ماڵێک دوو قوتابی سێ خوێندکاری هەیە بەڕاستی ئەوە وای کردووە کە ئەم پشووە ببێت بۆی ئەو خوێندکارانە لە دەرونیەکی زۆر خراپ بوون هەندێکیان لە ماڵەکانی خۆیان نەماون بۆ ئەوەی بێنەوە بارودۆخی ئاسایی خۆیان ئەم پشووە ڕاگەنرا و هەتا 11 بەڵام 4
2026 داوام دەست پێکاتەوە لە خوێندنگاکان ئەو لە چواری یەکە تا 11 ئەو ماوەیە خوێندکاران پەیوەندیەکەن و بە قوتابخانە خوێندنگاکانیان بۆ ئەوەی بێداچوونەوە بکەن بە پرسیارەکان و بەوانەی کە بۆیان هاتوۆتەوە ئەنجا لەوەی تاقیکردنەوەکان 11 دەست پێکە. زۆر باشە مامۆستا زانیاریم لەلایە ئەمڕۆ بڕێک لە پێداویستی پەروەردەی گەیشتوتە نێو قەزای چەمچەماڵ وەکو کتاب و شمەکی دیکە ئەمەوێ باس دەوە بکەم ئایا چیتان کردووە بۆ ئەوەی ئەو شوێنانەی کە زیانیان بەرکەوتووە هاوکاریان بکەن و قوتابخانەکان نۆژەن بکرێتەوە ئەو پێداویستی پەروەردانەی کە گەیشتوونتە نێو قەزای چەمچەماڵ لانکیەوە دابین کراوە چین کە گەیشتوون بەڕێز مامۆستا نەژاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هاوکارمان بووە خۆشی بە تەواجدی هەبووە لێرە دوێنێ هاتووە وەجبەیەکی کتێب هاتووە بۆ کۆگاکانی چەمچەماڵ بۆ ئەو خوێندکارانی کە کتێبیان نەماوە کتێبیان بەسەرا دابەش بکرێ وا بڕیارە هاوکارەکان بە بەردەوامی بێ ئەمڕۆژ بڕێکی قورتاسیە و قورتاسیە بۆ خوێندنگاکان و بۆ قوتابیانیش و خوێندکارانیش دێن. زۆر باشە مامۆستا ئەمێ پرسیاری ئەوە لەکەم ئەو مەکتەبانەی کە زۆر زیانیان بەرکەوتووە لە ئێستا ئەو مەکتەبانە بە تەواوەتی خاوێن کرانەوە هیچ گرفتێک نەماوە یاخود بەردەوامن لە پاکردنەوە و بۆەوەی جارێکی تر ئامادە بکرێ بۆی خوێندکاران هەم تاقیکردنەوەکانن ئەنجام بدەن هەم لە کاتێکدا کە بڕیاری دەست پێکردنەوەی خوێندن بدرێ دەستکەنەوە بە خوێندن. ئێمە بەشی بیناسازی پەروەردەی چەمچەماڵ لەگەڵ بەشی بیناسازی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هاتن دەرخستەیەکیان کردو بۆ قوتابخانانە وا بڕیار لەم ڕۆژانەیە کە دەرخستەکە و پارە بگات و بۆی نۆژەن بکرێتەوە بەڕاستی ئەو قوتابخانە بۆ نمونە قوتابخانەی قەندیل دەوامی تیا ناکرێ ئەبێ هەتا ئەو کاتی کە تاقیکردنەوەکان دەست پێکا بۆی چارەسەری ئەو بینایە بکرێ ئەگەر نەبێ ئەبێ لەگەڵ خوێندنگایە ترە دەوام بکەن هەتا تاقیکردنەوەکان بکەن. زۆر باشە مامۆستا دووە پرسیارم ئەوەیە باسی مەکتەبی قەندیلت کرد کە زیانێکی زۆری بەرکەوت بوو ئەگەر تا ئەو کاتە ئەو مەکتەبە ئامادە نەکرێت ئێوە من دڵنیام کاوڵەکانتان بەردەوام ببێ ئایا بەدیلی ئەو چییە شوێنێکی ترتان ئامادە کردووە لە مێشتانە بەدیلی ئەوەی ئەو قوتابخانەی کە نێزگە لێوەی یەک دوو قوتابخانەی نێزگن لەوێ ئەتوانی بیکەنەوە قوتابخانانە و بەسێ دەوامی دەوام کەن هەتاکو نۆژە نەکرێتەوە قوتابخانەکانیان. زۆر سپاس مامۆستا دەستە خۆش بێ و زۆر سپاس بەڵێ ئاریلانە ئەمە ئەو زانیاریانە بوون کە لەلای من بوون دەربارەی ڕەوشی پەروەردە لە نێو قەزای چەمچەماڵ و مامۆستا ئاماژەی پێکرد ئامادەکاریەکانیان بە بەردەوامی خەریکی ئامادەکارین خوێندنگاکان پاکراونەتەوە و هەروە ئەمڕۆ بڕێکی زۆر لە پێداویستی پەروەردەی گەیشتوتە نێو قەزای چەمچەماڵ و کورسات بە بەردەوامی هەوڵ دەدا لەگەڵ خەڵک بێ و لە ناو خەڵک بێ و ئەو زانیارانە ماندلا بێ دەربارەی پەروەردە دەربارەی ڕەوشی هاوڵاتیان و ئەمێ ئاماژەش بۆ بکەم هەڵمەتەکانی پاکردنەوە لە ئێستا لە نێو قەزای چەمچەماڵ بەردەوامی هەیە و لە ساڵ 95 نێو قەزای چەمچەماڵ پاک کراوەتەوە مامۆستاژ ئاماژەی پێکرد مەکتەبەکان پاک کراونەتەوە و تەنها یەک مەکتەب گرفتیە ئەویش بەدیلیان بۆ دۆزیوەتەوە و وا بڕارە لە یەکێک لە مەکتەبەکانی نزیکەوە ئەگەر تاو کاتە ئامادە نەبێت تاقیکردنەوەکانی تیا ئەنجام بدرێ ئەو زانیاریەکان بوون لەلای من بوون. دەستخۆش ئاسان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو سەرپەرشتیاری پەروەردەییەش بە هیوای ئەوەی کە دۆخەکە بە زووترین کات بچێتەوە بارە ئاسایەکی جاران.